بینەرە عزیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مەسیرات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە خزمەت ئێوەی ئازی شادەبمەوە. بینەرانی خۆشەویست بۆ ئەم هەفتەی بەرنامەکەم یەکێک لە وەرزشکارە دێرینەکانی شاری سلێمانی میوانمە کە هەر لەگەڵ ناوهێنانی تەواوی وەرزشکاران دەبێت بیناسن. ئەویش بەڕێز کەمال محەممەد ئەمین ناسرا بە کەمالی چوارچرایە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانە و بە خۆشحاڵیەوە کاکەمال سڵاوت لێبێ و دڵخۆشم ڕۆ لەگەڵ ڕێستان کاکەمال لەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەم ساڵی چەند بواتە نێو دنیای وەرزشەوە دەست بە یاریکردن کرد لەگەڵ تیپە میلیەکانە. بە ناوی خۆی بەخشندا سپاسی کەناری سلێمانی خۆشەویست دەکەم، سپاسی کارمەندە ئەزیزەکانێکم. من لە 1 شوباتی 1950 چاوم بە دنیای ناواتوەتە دنیاوە سەرەتای دەستپێکردنی یاری تۆپی پێم لە گەڕێکی ئیبراهیم پاشا بوو لە ساڵی 1964 تیپێکمان دروست کرد لەگەڵ بەڕێز کاگوشاری سیغەپەنی و کاک سەلاحی شێحەسەن و چەند برادەرێ ناومان نا تیپی وریا. پاشەوە تیپێکی کەمان دروست کرد بە ناوی تیپی زمناکۆ خوا لێ خۆش بوو بەکری مەلاقەر ڕاهێنەرمان بوو ڕۆحی شاد بەردەوام بووین لە یاری هەتاکو و ساڵی 1969 من لێرەوە دەستم کرد بە یاری تەواو کە لە تیپی کەمال سەلیم چووم ئەو خێزانەوە تێکەڵ بە خێزانی تیپی کەمال سەلیم بووم بە ئەندامی تیپی کەمال سەلیم و چەند ساڵێک لەوێ خزمەتم کرد. توای ئەوە چودەستی پێکەوە ئێستا لە تیپی چوارچرا هەم سەرۆکتیبی ساڵانێک لەم تیپە یاریت کردووە و وەکو ڕاهێنەرش لەم تیپە بووی تەگەر باسێکی تیپی چوارچرامان بۆ بکەیت. من لە تیپی کەمال سەلیم کە پێم وتی 69 چوومە کەمال سەلیمەوە پاشان ئمە ڕاهێنەرەکەمان شەید جەمالی عەلی باپیر بوو تیپێکی دروست کرد بە ناوی چوارچراوە لە مانگی ئازاری 1970 ئەم تیپە وەکو بناغێ بۆ تیپی کەمال سەلیم لە ساڵی لە مانگی لە ئابی 1970ەوە بەندە بووم بە ڕاهێنەری تیپی وەرزشی چوارچرا تا ئێستا. لەش ساغ بێ جیاوازی نێوان ئاستی یاریکردن یاخود چۆن بڵێ پەیوەستبوونی یاریزانەکانەوە بە یاریکردن یاخود خۆشەویستی یاریزان بۆ یاریکردن لە سەردەمی ئیستە ئەو کات تۆ چۆن هەڵە سەنگێنی پێت وایە سەردەمی ئەو کات یاریزان پۆنەمونە دڵسۆزانەتر یاری کردەوە بۆ تیپ یاخود سەردەمی ئێستا؟ دەستە خۆش بێ زۆر جیاوازی بڵێن بینی ئەرز و ئاسمانە ئەمەنگە جیاوازیەیە بۆ یاریزانی ئەوسا یاریزان ئەوسا نەبوو بوو بەس دڵسۆز بوو بۆ تیپەکەی. یاریزانی ئێستا هەموو بەسێکی پارەیە بەگە ڕێزم بۆ یان زۆر ئەنی ئەو دڵسۆزیە جاران لۆگۆی تیپەکەی لە خۆی و لە کەسوکاری خۆشەویستتر بوو. ئێستا لۆگۆی تیپ و هەموو شتێکی بە پارە گۆڕێتەوە زۆر جیاوازی هەیە. پابندی یاریزانەکان بەڕاهێنانەوە ئەبینین لە کاتی لەوانەیە پێشووترا بۆ نمونە ڕاهێنانکردن بە جۆرێکی تر بوو بێت لە ئێستای ڕاهێنانکردن بۆ نمونە بەرنامە ڕێژی لەوانەیە زیاتر بێ بە هۆکارەکانی ئاسانتر بوونی هۆکارەکانی یاریزان کەوا بتوانێت بۆ نمونە زووتر بچێت بۆ ڕاهێنان یاخود بۆ یاریکردن دەرفەتی لەوانەیە زیاتر بێ یاخود پێشتر دەرفەتیان زیاتر بوو. ئێستا زۆر دەرفەت زۆر ئاسانکاریان بۆ کراوە زۆر من لە 1940ەوە یاریم کردووە تاکو وە بزانم 2 جار 3 جارێک لە یاریگایی ئارارات لە پیرمام یارێک تیپەکەمان لە یارێکمان کرد لە چێمەنی پریزی سروشتی بوو بەڵێ جارێکی لە یاریگای دومی شەید فرانسۆ حەریری هەر تیپی چوارچرا یاریمان کردووە لە سلێمانی 2 جار 3 جار خۆم لەم تەمەنە دێژە بە هەموو تەمەنم یاریم یاری نەکردو لە ئەم تیمەنە سروشتیانە بەڵام زۆر دڵسۆز بوون زۆر خەڵک پابند بوو بە ئەوسا ئەوەی ئێستا هەیە لەگە ئەوسانیە ئێستا لە ناحەی علم و زانستەوە زۆر پێشکەوتیترە ئەوسا ئەم ئێستا دەورا دێ ئێستا شتی زیاب پێیا بۆ هەموو شتێکە ئاسانکاری بۆ کرێ هەرچی شتە بۆ ئەوسا ئەوە نەبوو کابرا یاریزانێک کرێکاریە کرد کرێکارێکە تا ئێوارە هاتە لەو سەحە خۆڵا ینی گەچوشتەکە بەلەشەوە بەها خۆی هیلا کرد خۆی ماندووە کرد ئەوەی ئێستا دڵسۆز بوو. بەڵام واتە پێ دوای یاریزانی سەردەمی ئێستا ئاسانکاریان زیاتر بۆ کراوە بەڵام وەکو سەردەمی پێشتر دڵسۆزنی لەوانەیە
مەشغەڵەتی ژیان بۆ من لەم کاتێ ئیستەیە زیاتر بێ یاخۆت بۆ من خۆ سەرقاڵکردن بە موبایل و کۆمەڵشتی ترەوە هەندێک کاتەرگیزیان لەسەر یاری تۆ پێەکە لا بەوەکو تۆڵێوەنیان ئێستا ئەوەی کە من لێ تێگەشتوم کە من لەم بواری وەرشات تقریبا 6 ساڵ زایە لە بواری وەرشەکەم ئەوەی کە ئێستا لێ تێگەشتوم یاری زانی ئێستا خۆی زیاتر کە ئەوەی لاسایی بێکام کاتەوە لاسایی مێسی بکاتەوە لاسایی کریسانە هەرکات وشتیان نەک لاسایسە لێونێ مێسی بێ کریسان نواڵدۆی بمانە پاوڵیان لە یەکرێشتیان لێکرێ ڕەدفعلیان ئێمە لێرە ڕەدفعلی زۆر یاریزان ئێستا ئەمە یەک دومیش ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ لێرە من پێم وتی هیچی بۆ تیپەکەی نییە هەر خۆ دەرخستنیەکە و لەپڕ بڵێن نادی پڵان کەس بانگ دەکا نادی پڵان کە چێتە نادێکەوەی تر هەموو شتێکی لەبیرێتێتەوە وەپای بۆ تیپەکەشی نامێن ئێستا ئەگەر باسێک لە سەردەمی کەمال سەلیم بکەین ئەم تیپە یاریزانەکانی کوێ بن لەوانەیە ئێستا ساڵانێکی زۆر تێپەڕیەوە بینەران یاخود گەنجانی ئەم سەردەمە نەزانن بۆ من یاریزانەکانی ئەو سەردەمی تیپی کەمال سەلیم کێ بوون و دواتر ئەم تیپە چۆن گەشتێگرۆ هەروە تیپی چوارچرەش بۆ منەکە لە ساڵانێکی سەرەتایدا مەزرا دواتر ئەم تیپە گەشەی کردووە ئەگەر باسێک لە یاریزانە باشەکانی ئەم تیپە بکەیەوە ئەم تیپانە یاریزانەکانیان گەیشتووە بە ئاستی یانەکان ئەو یاریزانانە کێ بوون من ڕێزمێ بۆ پرسیارەکە بەس حەز ناکەم ناو بڵێم چکە یەک دوو جایتر ناوم بردووە خەڵک لێ ئێمە ئێمەنەوەتم بە زیاتی خوا لە بیر مەچێتەوە کاتە ناوەکان نانووسم بەس تیپی کەمال سەلیم و تیپی چوارچرا قوتابخانە بوون و پێگیان یاریزان قوتابخانە لە هەموو ناحەیەکەوە لە ناحەی خوڕەوشتەوە لە ناحەی کوردایەتیەوە تیپی کەمال سەلیم زۆربەی یاریزانەکانی پێشمەرگاتیان کردەوە زۆربەی کوردپەروەر بوون جا لەگەڵ ئەوە ئاستیان بەرز بوون جا زۆریان گەشتن بە پلۆپایەکی بەرز زۆر دڵسۆز بوون بۆ تیپەکەیان جا ئێمە تیپی کەمال سەلیم لە جوورپانی خۆمان تیپەکان بەڕێوە برد مانگانە ئابوونەمانەیە لە 100 پلسەوە بۆ ڕۆک 250 پلس بۆ سا بۆ 500 پلس نیو دیناروان پێ و ئەو وەختە تیپی چوارچرا لە هەمان ڕێچکە هەمان ئەو ڕچکەی کەمال سەلیمی گرتووە هەتا ئێستاش تیپی چوارچرا بەردەوامە لە پێیتنەوە بنەوە من خۆم پێم گانوونەوە بنەوە یاریان کردو بۆ یانەکانی سنەوە بۆ تیپە میلەکانی سینەمای زۆر بەیان تیپەکان سوودمەند بوون لە یاریزانی کەمال سەلیم و چوارچرا ئەو خودی خۆت ساڵی چەند وازت لە یاری تۆ پێهێنا و لە یاریگای گەورە و لە تیبە میلیەکان وڵی من لە سوپاس بۆ خوا جاران یاریزای بچووک هەر نەبوو سوپاس بۆ خوا چونکە ئێستا یاریگای بچووک بۆ دوایی نەسەری من لە ساڵی نەوەیەکەوە یاریزانێک مەهنە برام بوو وریا شەید کرا لە ڕاپەڕینەکە ڕۆحی شاد ئیتر من بەڕاستی لە تیپیش دوورکەوتمەوە کۆمەڵێ برادەری خۆداسای هاتنەوتیان کاکە تیپەکەمان ئەپەوتیۆمانە و دەستم کردەوە ئیتر بەس نەمتوانی یاری بکەم خۆم هەر ڕاهێنەر و لێپرسایی تیپەکەم تا ئێستا ساڵانە یادی جەمالی عەلی باپیری ڕۆحی شاد بێ و خوا لێی خۆش بێ دەکەیتەوە ئەمە هیچ هۆکارێکی لە پشتەوە هەیە یاخود بڵم پەیوەندی ئێوە چۆن بۆ کاتێککە بەیەکەوە بن ئێمە من خۆم وەکو یادکردنەوەی هەر ئیشەی جەمال ناکەم وی شید کەمال سەلیم دەکەم وی شەی دووریایی شەیدانی ئێمە تیپۆرتی چوارچرا خاوەنی پۆلی شەید و جوانە مەرجین ساڵانە خولیان بەناوەکەمەوە بەناوی شەی جەمال تا ئێستا بیستەمین خولم کردو کە 20 ساڵە هیچ شەی دووریاوە بزانم ئەگەر لێ 29 خولم کردەوە هی شەیدان و جوانە مەرگان یا 34 یا 35 خولم کرد کە ساڵانە ئەمانە مۆکو من جەمال ئەیپەکو مامەستامان وا بووە ماوەکو وەک مامەستایەک بەکردنیە ڕێز لێگرتن و ڕێزمان لێگرتەوەی تر مامەستایە بۆ بە هەموو شتێک لە خوڕەوشتەوە لە ناحەی ڕاضشەوە ئێستا منیش ئەو ڕێچکە ئەوم گرتووە ئەمەیە شتێک لە هینی ئەو سۆوسکەم و ئەم تیپە بەرهەمی هەرە بێ و وەکو وەفایەک بۆ ئەو شەید و جوانە مەرگانە تۆ خۆ دیستە بووە کە قوتابخانەی چوارچرا سەرپەرشتێکیتوە سەرۆکی تیبی چوارچرای بە هەموو ئاستەکانیەوە تۆ ڕۆژانە بۆ منە چی بە یاریزانەکان تەڵی کەوک و خۆت یاریزانی ئەم سەردەمە لەوانەیە دڵسۆزیان وەکو یاریزانی پێشووتر نەبێت تۆ بۆ منە چیان پێڵێ چۆن وایان لەگەیکەوە دڵسۆزانەتر یاری بکەن من لە سەرەتای ئەوەی کەەوە ڕاهێنەری ئەم تیپەم کە مانگی هەشتی 1970 هەچی شتی منە پیان نەڵێم یەکەم شت خوڕەوشت اینجا من ئەو خوڕەوشتای لە هەموو شتێک گەورەترم پێم تومە ئەگەر ڕاهێنەرەکە و زۆر لێ هاتوش نەبوو زۆرش نەبگە تۆ گوێڕایەڵی بی تۆ خوڕەوشتە بێ فێری یاریەبی
ئەگەر خۆ خراپ بیت و خۆ بێڕێز بی ئەم ڕاهێنەری عالەمی بێنە ئەنچلۆتیە گواردۆلای چێ بینی فێریاری نابی من یەکەم شت پەروەردەیم جا ئەوەی من ئەزەکەم یەک شتی پێ بڵم من لەم شاری سلێمانیا گەڕبوون چەندین ساڵە نزیکە 6 ساڵە خزمەت دەکەم و شاری زانیا یەک گەورم یەک خول منیان بان کردو خولێکی ئەوی 2 ڕۆژ بوو سپاس بۆ کاخەسە و گورون 2 ڕۆژ خولێکی ڕاهێنتر هیچ خولێک منیان بان نەکردۆ لە شاری سلێمانی یەک خولی ناوبژیوانیشم بینیوە ساڵی هەفتاوەش لە مووسڵ سێ برادەر بووین لەسەر مەسرفی خۆمان 4 شەو لە مووسڵ بووین شادەمان هێنا هی بڕوانامەی ناوبژیوانی یەک ناوبژیان لە شاری سنەوە من کردو ئەوشان پێ ناکردین لە شاری سنەوەی تر نەمەزانین بۆ لە دەرێکەوە نەبوو باسی کاری ناوبژیوانی بیرکە بڕوانامەت بەدەستێنەوە چۆن بوو نەچوویتە بواری کاری ناوبژیوانیەوە لە سەراستی خولەکانی کوردستان کاری ناوبژیوانیم نەکرد من لەگەڵ ڕێزم بۆیان ئەوانەی کەین بوون زیاتر برادەرەتیان نەکرد من ئەڵم ئەو بڕوانامەیان هێنا لە مووسڵ خوا لێی خۆشوێ محازرەکەمان عەلی کەریم بوو بەغای بوو زۆر لێشمان ڕازی بوو خوا لێی خۆی مامەسەلا مابوو پێی وتبوو توی ئەمانە زۆر لێ هاتوون زۆر باشن زۆر ئەنجامی باشیان بەدەزێنا تر لێرە سلمانیا نەحەکەم نیانایێنێ هیچ شتێکیان نایێنێ زیاتر برادەرایەتی دەوری هەبوو برا ئەی خولەکانی ڕاهێنان کە خۆتۆ چەندین ساڵە ڕاهێنەری و سەرۆکی تیبی چوارچرای هیچ کاتێک هەوڵت نەداوە یاخود خولێکی ڕاهێنانی بۆ نە بڕوانامەی ئاسیاوی بەدەست بێنیت هەرێک لە ئاستەکانکەوە ڕاهێنەرایەتی یانەکانی کوردستان بکەیت من ئەوەی سە بۆم بڕون کردیتەوە من لە شاری سلێمانیا حەزەکەم هەر لە جەماعەتێکەوە فێری ڕێز و فێری بوو من لە خێزانەکەمەوە لە ڕاهێنەری تیپەکەمەوە لە برادەرەکانمەوە من حەز ناکەم لە دەرای هیچ کەسێ بم حەزەکەم بانگم بکەن بڵێن وەرە تا ئێستا لە شاری سلێمانیا کە پێم وتی بەس کاخەسە گورون یەک خولپێ وتوم 2 ڕۆژ بوو ئیتر هیچ کەسێ بە منی نەوت وەرە خولەکراوەتەوە وەرە ئەم خولە بە هیچ ئیتر ناشتوانم منیش بچم لە دەرگایان بم بەڵام لە سۆشیال میدیاوە تابی سەردەمی سۆشیال میدیایە تابی لە فەیسبوکەوە زۆر جار بۆ نەبڵاوەکەەوە کاتێک خولێکە کرێتەوە فلانە ڕۆژ بۆ خولێکە کرێتەوە ئارزومەندان کێ ئەوێت بۆ بێت یاخود ناوی خۆی تۆمار بکات و بەشداری ئەم خولیا بکات تۆ هیچ کام لەمانە بۆ من هیچ لە سۆشیال میدیاوی ئاگداری ئەم خولانە نەبوویتە ئەزین چوونە خۆی ئێستا من ناڵێ من بە شانوباڵی خۆمان نایەم ئەمە هیچی نکنێ بەس من لە شاری سلێمانیا ناسراوم ئەوانەیە کەستا کاربەردەستم لە وەرشەکە من لە هەمویان تەمەنم زیاترە لە هەمووشیان خزمەتم زیاترە لە هەمووشیان دڵسۆزانە زیاترم کردووە هیچ کامێک اینجا سۆشیال میدیا جاری وایە لە فەیسبوک شتێکە تو ئاگای لینی خۆ ناکرێ بۆیە کە چێک ئێستا تەلەفۆنەیە شتەیە لە بازارە شوێنی من دیارە من شوێنێکم هەیە زۆر زۆر ئینە چایخانەیەکی کۆنمان هەیە لای کەلەری زاموە کۆمەڵێ زۆر زۆر ئەسمە ئەوێ بەیانیان ئەسرانیش هەموو ئەسێک لە یاریگایەکم لە مەجیبەک هەموو ئەسرێ ناتوانێت ئەگەر ئەوان ئارزویان لێ وایە ئەهاتن پیانەوتم وەرە کاکەمان ئەم خولە تۆژی شتاکەیتر کە پێیان نەڵێ بەخوامیش حەزم نەکردو خۆم بەڕاستی ئەی هاوڕەکانت چیکلی لە هاوڕەکانت ناگی کە لەوانەیە بەشداری ئەو خولیان کردوێت و تویان ئاگدار نەکردو بۆنم لەوانەوەوان ئاگدار بوو بن خۆیان بەشداریان کردوێ بەڵام تویان ئاگدار نەکرد گلەی لە هاوڕەکانم ناکەم گلەی لەسەر پەرشتیاری خولەکانەکەم هەمووی برادرم بوون هەر بەیەکەوە لە نادیە لە تیپا لە زۆر شوێنە بەیەکەوە بووین هیچی کە نەتوانێت تەلەفۆنیەکە بە ئاگادارێ بە شتێ بکە هیچ ئاسایتر تازە من ئێستا هەزار خوکرێتەوە من و توانایم نەماوە ئەو توانایم نەما تازە خولیش بەکەڵکی من نایە هیچ ناچێت مەشمەوە وەکو ئەوی نییە بە قوربان کاکەمە لەگەر باسێکی هاندەربوونی خۆت بکەیت لە تیپەکانی ئەوروپا و جیهان بۆنمونە هاندەری چاڵبژاردەیەکی هاندەری چیانێکی ئەوروپیت بە لە ساڵی چەندەوە تۆ بینەری یاریەکانی وڵاهی من لە ساڵی 66ەوە هاندەری ئینگلترام ئەرو کاسەشیان بەدەستێنا هەر لە 66 ئەو کاسەیان بەدەستێنا لە یانەکانشە هەندەری لێڤەرپۆڵم واتە لەو کاتەوە چۆن بڵێ یەکەم ساڵی سەرکردنی یاریکردن بە دڵخۆشی بوو بەڵامی تر دوای ئەوە بێئەنجام بوو نا من ئەزین چوونە لەگەڵ ڕێزم بۆ هەندێک ناڵم هەمویان لەگەڵ ڕێزم بۆ هەندێک ئەمە شەڕشتی نایە تۆ هاندەرێکی تۆ ئەوسا چێژمان لێبینی من چەند برادێکم هەیە چەندی جاچوون بۆ بەغا بۆ سەر یاری زەورە
سەورامان خۆزە لە عێراقا چەندین جار لێرەوە 6 دینارمان سەر کورە شەوی لە بەغاون سەر یاریش زەورامان کرد گەڕاوێتەوە ئەنی ئەمەمان تام چێش لێبینیوە اینجا ئەو یارانێش من یاریێکە من ناچینە قوڵاییەوەکەوە من تۆ برینارکەم بەرامبەرەکەم برینارکەم و شتی ناشی و نابچێ یاریێکە ئینگلترا غەدیانێ نەکردەوە شتی نەکردەوە ئەو ساڵی 66 من شارتی ژێم کە من خۆم هەندەری ئینگلترام کاسەکەشی بەدەستێنا زڵمیان لە تیپی ئەرجنتین و تیپی ئەوزام ئەڵمانیا بوو زڵمیانەوە ئەنج ئەم کاسەکەشیان بەدەستێ ناخۆ منەوە لەوانە نیم کاوە خەڵک برینارکەم گەری ئاستی باش بێ ئەیباتەوە دۆڕانی شێوە ئەم چەندین ساڵە هەندەراتی ئینگلتەرا بوویتەوە سەیری یاریەکانی هەڵبژاردە ئینگلتەرات کردووە هۆکاری ئەوە ئینگلتەرا بێ نازناو بۆ تۆ بۆچی ئەجێرێتەوە یاخود بۆ نمونە ئایا ئینگلاند ڕاهێنەرێکی باشی دروست نەکردوکەوە بتوانێت سەرپەرشتیاری تیمەکە بکە یاخود بەتابەتی چەندین جیلی زێڕینی هەبووە بەڵێ ئینگلترا بۆکو بە بۆچوونی من خۆ من زۆر ئەو شینەی نییە بۆ بچوونی ئینگلترا یاریزانەکانی زیاتر پەیوەست بەیانەکانیانەوە خولێکی دوور درێژیان هەبوو ماندووە بوون کەمتر ئەو هینیان هەبوو بۆ وڵاتەکەیان ئەمە یەک دۆمیش ڕاهێنەری ئینگلترا زۆر نەجەحەتیان نێنە سەرکەوتوو نەبوون بە ڕاهێنەری ئەم ساوزگێتە خراپ نییە اینێکی دروست کردووە تیپێک باشن بەس ڕاهێنەرەکانی کە ئەو ئەنجامیان نەبوو باش نەبوون لەگەڵ هەڵبژاردی ئینگلترا کەمێک بابەتی وەرزشەکە جێبێڵین کاکەمال بینە سەر بابەتی ژیانی تاوێت خۆت لە خوێندنا تا چ ئاستێکت خوێندووە بڕۆنامێکی تەیە وڵا من خوێندن من ڕاستە هەموو شتێکی لێزانم هەموو شتێ من خوێندن تا پۆلی شەش ینی کەڵێن 12 وسا 6 بوو ئیساڵەن 12 تا پۆلی شەشم خوێن شەشی ئامادەی بەڵێ شەشی ئامادەیی ئیتر من فەرمانبەرم و لە زانکۆی سلێمانی زانکۆی سلێمانی گوازرایەوە بۆ هەولێر ساڵی 82 من چوون بۆ هەولێر لەگەڵیان لەوێ مزارەیە کرا من گیرام شەوێک تۆزێک لیانمان خوارد لەوێ و بەیانی یەکسەر ئەمری نەقم دەرچواتمە بۆ سلێمانی لە ڕیاسی سەحەی سلێمانی و لە زمانی ئیجتیماعی و ئەخیر شوێنم سەنتەری شەکرەکە بوو لەوێ لێوە خانمشین کرام لەسەر لە لایانی خواردنەوە حەزت بە چ خواردنێکە خواردنێکی دیاریکراو هەیە یاخود هەرچی خواردنێ بێ کێشت نییە و خۆی من لە وەرشەکە زۆر زەرەرم کرد زۆر ئەنی وەکو مادی وەکو هەمووی بەڵام سپاس بۆ خوا تەندروستی باشە هیچ شتێک سڵی لێ ناکەمەوە خواردن بەس ئێواران تۆزێ لە کەباب و ماسی ئەتەرسم ناوێرم بەڵام هەموو شتێکە خۆم ئەیب نەبێ زۆر لە ماڵیشەوە زۆر گونجاوین ئەوەی کە زۆر حەزم لێ بە زۆر جار بۆ مەکان لە ماڵەوە ئەو سپاس گوزاریان ئەوانیش ئەنی بەڕاستی خێزانەکەم ئەم ئینە بۆ باسکەم خێزانەکەم من کەم تەرخەم بووم بەرامبەریان بەهۆی ئەم تۆپێنەوە زۆر پشتگوێم خست بوون زۆر جار لەگەڵیان بۆ دەرەوە بۆ ئەمانێن چوم لەگەڵ تیپەکەمان ساڵەوە 4 جار 5 جاریان بم بۆ گەشت و سەیران لەگەڵ خێزانەکەمە بە 2 ساڵ جارێک ناچم مەبەستەکەی من ئەوە بوو ئستا هەر کەس بۆ نمونە کاتێک خوارد نەخوا زۆر کات بۆ منە هەیە بۆی سوودەکەی لێبینێ بەڵام هەمیشە هەموو کەسێ خواردنێک یاخود دوان هەیە کە چێژی لێ ئەبینە ئەیخوای ئەنجگەلەوەیکەوە بۆ سوود و وزەکەەوە پێویستێکی ڕۆژانەیە خواردنی ژەمەکان و هەندێک خواردن هەیە بۆنە تۆ چێژی لێ ئەبینی لە کاتی خواردنەکە بە تاسەوەی خۆی هیچ خواردنێک نییە لای کاکەمان وەڵاوە من کفتە زۆری ژێکا خێزانم کفتە زۆر حەزی لەکەم لەگەڵ پڵاو برنج بە پڵاو برنجگەری بەس بە پڵاو زۆرم ئەز لێ ئەو دوانە ژنایتر شتە کوردەوارەکان ساورم هەز لێ قەرە خەرمانم هەز لێ بەڵام کفتە و پڵاوی برنج زۆر حەزی لەکەم کاکەمال من ئەمڕۆ دڵخۆشم لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ ئامادەبوون بەرنامەکەت جوانتر و ڕازاوەتر کرد بەڵام کاتی بەرنامەکەم چۆن بڵێ بەرەو کۆتایی ڕۆ ئەگەر چۆن بڵێ ئامۆژگاری چییە بۆ یاریزانەکان بۆ گەنجانی ئەم سەردەمە کە بتوانن تاوەکو تەمەنێکی درێژ هەر وەرزشکەن و ئاستێکی بەرزیان هەبێت و دوورکەونەوە لە کۆمەڵە شێت ئامۆژگاری بۆیان چییە؟ یەکەم ئامۆژگاریم دڵسۆز بن بەرامبەر تیپ خۆیان دووربخەنەوە لە وتەی نابەجە و ناشین بەرامبەر ناوبژیوان بەرامبەر تیپی بەرام ڕاینەر دووەم دوورکەونەوە لە نێرگە لە کێشان لە شەو نخوونی
ئەمە من یەک شتی پچکۆلەگەر مەجالە بێ من کە لای چایخانەی خواری خۆی باوکم چایخانەی هەبوو لە چایخانەکە من شاگرد بووم ئەسەر باوکمە چوو بۆ نوێش شاگردێکمان نەبوو چوو بۆ نوێش من تورەکەیەک لە تورەکە بوو جلەکانم لەژێر کورسەکە باوکمە چوو منیش ڕامە کرد بۆ سەحی کەمارسەلیم بۆ یاری بۆ تەمرین ئێوارۆ چینێکی پێکردم لەمان تۆڕۆ بەیانی هەمان جار دووبارمە کردەوە ینی ئێمە وەرزش ئەوەنە خۆشەویست بوو لەمان چایخانەیەکم بەجێش بەر خاتیەوەی ئێوارە چینێکی مەخوار ئەو نانم بە سرم شۆڕوە ئەوانان مەخوار ئەمەنگەم ئەمەنگە دڵسۆزی تیپەکان ئێستا هیوادارم ئەمانە هەموو شتێکیان بۆ پەرام کراوە من یاریزانم هەیە پچکۆلەیەکە 2011 پێ باوکیاوەتی بۆ سەحا ئێمە بە چل یاریزان 2 دینارمان پێ نەبۆختی خۆی هیوادارم ئەمان ئەمجا ئێستا ئەم یاریگا بچووکانە هەیە خۆڵاوی نابن قوڕاوی نابن چوار وەرزاتوان یاریکەن ئێمە لە زستانە هیچ یاری شتێکمان بۆ ناکرا ئەمە هیوادارم ئەمانە جۆرایڵ بن بۆ لێپرساوەکانیان دوورکەونەوە لە نێرگە لە کێشان دوورکەونەوە لە شەو نخونی ئەمانە ئەجا یاریزانی ئێستا لەگەڵ ڕێزم چارەکێ پێش یارەکە لە پێیەکی گەورەی پێ بابەجان ئەو زۆر خراپە هیوادارم ئینشەڵامان تەرکەن جیلێک دروستکەن کەوا ئەسەری ئەم کوردستانە ئاڵی کوردستان بەرزکەنەوەپی زۆر سپاس دواوتەوە گەر لە کۆتایی بەرنامەکە دواوتە و لەسەر زۆر سپاس بۆ ئێوە ڕکتان کێشات تەمەند درێژ بن بێوەی بنیا ڕبی وڵی تر ئێمە حەزەکەین ئەوە جارجارێک ئەم کەسانە نەگەر من کەسەکانی کەس بەسەرکەنەوە مە کارێکی جوانەکەن کارێکی باشەکەن یاخوایوەش تەمەند درێژ و سەرکەوتوو بن زۆر سواز و تۆش کاکە وڵی تر ئامانجی ئێمە ئەوەیە کە لە پاڵ ئەوەی جارجارە باسی وەرزشی ئەوروپاکەین زۆربەی کاتەکانمان تەرخان کردووە بۆ باسکردن لە وەرزشی کوردستان و کێشە و گرفتەکانی وەرزشی کوردستان و وە بەسەرکردنەوەی کەسایەتی وەرزشەکانی تر وەرزشکاری دێرین بێ میدیاکاری وەرزشی بێ ڕاهێنەر بێ یاریزان بێت بەرنامەکەمان زۆربەی کاتەرخان کردو بۆ ئەوە دڵخۆش بووین ئەمڕۆ تۆ لەگەڵمان بووین دەستان خۆش بێ بەس یەک کەشی پێ بڵم پێم ناخۆشە بە درێژ نەبێتەوە من تیپەکەشمان ئەم چوارچای لە ساڵ هەفتەیەکەوە هیچ نەحکومەت نەحیزب نەلایەن هیچ کەسێکی یارمەتی دەرمان نییە هیچ کەسێک ئەنی من تقریبا 100 یاریزانم هەیە یاریگامان نییە یاریگا لە یاریگایەکە بە پارەیاریتیاکەین بەکەڵکە ینی ڕێگەمانیان بچین یاریگا گەورەکان یاریتیا بکەین هیوادارم لەم کەناڵی ئێوە جویان لێبێ ئەم مێژۆی چوارچرا ئەم مێژۆی چوارچرا بیر لە چوارچرا بکەنەوە کە خاوەنی پۆلی شەید و جوانە مەرگا مامۆستاکەی شەید جەمالی عەلی باپیر بووە داوایان لێکەم کەوای ڕێگامان پێبن لەو یاریگای کەمەرسەلیمە هەفتەی 2 سەعاتیش بە یاریتیا بکەین زۆر سپاس بۆ تۆش کە ئامادە بووی بینەرانی ئازیز ئێمەش بە هیواین داواکاریەکانی کاکەمال بگاتووە بەرپرسانی ئەم شارەر ئاورێک لە تیپی وەرزشی چوارچرا بدەنەوە کە وەکو کاکەمال لە خاوەنی زیاتر لە 100 یاریزانە بەم شێوەیە گەیشتمە کۆتایی ئەڵقەی هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزشیش لە کۆتایی بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی کاکەمال محەممەد ئەمین ناسراو بە کەمالی چوارچراکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەرمان بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران